تلتزم حكومة أقليم كردستان. لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە گواستنەوەی موچەی فەرمانبەران و خانەنشینانی هەرێم بۆ سەر بەغداد بەردەوامن و دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا سوورن لەسەر ئەوەی لە ئەگەری جێبەجێبوونی بڕیارەکەدا دەبێت موچە لە ڕێی هەژماری من لە بانکە ئەهلیەکانەوە دابەش بکرێت کە بە پشتیوانی حکوومەتی ماوە بەسەرچوو بۆ موچەخۆران دروست کراوە. بڵێن کاربەدەستانی حکوومەتی هەرێم داوای ئەویانە کرد کە پرسی موچە لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام شارەزایەکی دارایی و بانک ڕایگەیاند بانکی ناوەندی بە هیچ شێوەیەک بەشداریکردنی بانکی ئەهلی لە پرۆسەکەدا قبوڵ ناکات. بەو پێیەی ئەم هەنگاوە بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمە لە ڕێی بانکە فیدراڵیەکانەوە. چاوپێکەوتنێکی جێگیری سەرۆکی بانکی ناوەندی عێراقم بینی کە ئەوان باسی وەلەوەی کرد کە بە هیچ شێوەیەک هەژمارێکیان قبوڵ نییە لە بانکێکی ئەهلی کرابێتەوە و بە هیچ شێوەیەکیش وەکو نێوەندگیریش قبوڵیانە نەک تەنها هەژمارەکە قبوڵ ناکەن چونکە ئەمە تەڵقینکردنی موچەیە کاک حەکیم تەڵقینکردنی موچە یعنی دانانی موچە یعنی تۆ ئەم موچەیە بە نیشتیمانی یەکەی لە بانکێکا دائێنین دانانی موچە بە مەبالغی گەورە ئەگەر ئێمە کۆی موچەی فەرمانبەران 914 میلیارد دینار بێوەکو باسەکرێ ئەم 914 میلیارە لە ناو بانکە بە وەدایعی لەیلی دائەنرێ وەدایعی لەیلی میلیۆنان دۆلار بە شەوانە قازانجەکە ئێستا سەیرەکەین ئێمە سەر ڕای ئەوەی ئەو هەموو کێشە و قەیرانانە بەسەرمانە هاتوو لە محکەمەی ئیتیحادی وردە سوڵتەکانی هەرێمی کوردستان خەریکە کەمەکرێتەوە لە بری ئەوەی کە دیفاع لە قەوارەکە بکرێ یا لە مادەی 140 بکرێ یا لە چی بکرێ هاتوون دیفاع لە پرۆژەیەکەکەن کە ناوی هەژماری منە و هی بانکێکی ئەهلیە. لە بانقی هەلیا لەوانێ لە هاوکات پەرلەمانتارێکی پێشووی هەرێم دەڵێت دەکرێت لە ماوەی 2 هەفتەدا هەژماری بانکی بۆ 500,000 موچەخۆر بکرێتەوە و پێویستی بەو چاوەڕوانیە زۆرە نییە کە هەندێک لایەن باسی لێوە دەکەن. بەداخەوە هەندێک لێدوانی سیر دەبینین گوایە ئەمە 2 ساڵی دەوێ و 3 ساڵی دەوێ ئەسڵ و ئەساسینی ئەوانە بێئاگان هەر بۆ زانیاریت ئەمڕۆ دوو لە هاوڕەکانی من لەگەڵ شەریکەیەک دانیشتن کە لەگەڵ ڕافیدەین ئیش دەکە ئەسڵ کارتەکانی ڕافیدەین ئەو دروستیەکە و لە سلێمانیشە مقڕەکەی بەیانی چیە ئێوێ ئەیبەم تعارفیان پێکەنەوە وەکو مژدێکیش بۆ فەرمانبەرانی سلێمانی ئەگەر ئیداری سلێمانی بێوێ ئەوان بە هاوڕەکانی ئێمە وتیان لە 2 هەفتەیە لە 2 هەفتەیە 500,000 ئەکاونتان بۆ ئەکەینەوە ڕێک لە بانقی ڕافیدەین. دابەشکردنی موچە لە ڕێی هەژماری من و بانکەکانی کەرتی تایبەتەوە جگەلەوەی بەدەرە لە چەندین خزمەتگوزاری و پێدانی پێشینە بە موچەخۆران هاوکات مەترسی مایە پوچبوون و سزادانیشی لەسرە. ئەوانە هەموو ئەگەری کراون لەوەی کە بەر سزاکانی ئەمریکا بکەون یان هەر کاتێک کە بڵێن ئیفلاسمان کردووە سەبۆ نمونە هەندێک بانکەیە کە پێویستە حەز ناکەم لێرە ناوی بێنم کە ئیفلاسی خوانیان ڕاگەیاندووە ئەشغاڵی بەڵێ بانکی ئەهلی بوون بەڵام بانکی حکومی ئەمە گرنتیە پارەیە کاگە ئەمە لە ساڵی 1970 ملیەک 2 مەقابلەی تریشا باسم کردووە کاتێکە هەڵەبجە کیمیا باران کرا بانقی هەڵەبجە بردرا بەڵام دو ئەو هاوڵاتیانەی کە بڵێن مستەمسەکاتەکانیان هەبوو لیژنە دروست کرا لە بانکی ڕەشید و فڕافیدەینی سلێمانی و نێردان پارەکان وەرگرتەوە لە ساڵی 1992 کاکە ئینتیفازە کرا دووبارە دەستبراوە بە پارەی بانکەکان دیسانە لە 2023 بەڵێ بە دڵنیاییەوە چونکە ئەوان پاڵپشتێکی بەهێزی بانکی ناوەندی عێراقیان هەیە. ڕۆژێ هەژماری من دەسەڵاتدارانی کوردستان پێشتر بانگەشەی ئەوەیان دەکرد نابێت بەغدا ڕاستەوخۆ موچەی هەرێم دابەش بکات و بە نادەستوری و بچووکردنەوەی قەوارەکە ناویان دەهێنا لە ئێستادا سەنگەری شەڕەکەیان لەگەڵ هاوڵاتیان گواستوتەوە بۆ ئەو ئاستەی کە پارەکان لە ڕێگەی بانکە عێراقی حکومیەکانەوە نەبێت و لەبری ئەوە لە ڕێگەی هەژماری من لە بانکە تایبەتەکانەوە بێت.